رسولنا النبي الأمي المبعوث رحمة للعالمين، خاتم الأنبياء والمرسلين، نور هذه الأمة وضياؤها وشفيعنا يوم الحساب. سلااو هاڕانی خۆشەویست بەخێر بێنەوە ڤیدیۆیەکی تر لە فیفا 23 و لە کارەرمەدی عەبدوڵڵا کە پلەیەرێکم دروست کرد بە ناوی عەبدوڵڵا. ئەمەش پارتی سێمەکە دایانێم پێما بێت. گەشتوینەتە ئاستێکی باشمان پێشکەش کردووە لە ڕێڵ مەدرید و کەوای لێ هاتووە بین بە سەرێکی جا ئێسش گەشتوینەتە چامپیۆنز لیگ خولی شانزەیە پێما بێت. ئێستا سوپەرکوپ بەبەز بڵین چامپیۆنز لیگەکەش گەشتوینەتە خولی شانزەیی. ئەمە ئەگەر بیبینەوە لە ڤالیسیا CF ئەگەر بیبینەوە لەوان بەربەرشە لە ناکەوین لە فیناڵی سوپەرکوپ. دوای ئەوەش لە چامپیۆنز لیگ بەر پاریس سەن جێرمان کەوتوین لە خولی شانزەیە بێمەوە تا خولی شانزەیی بەر پاریس سەن جێرمان کەوتوین. هیوادارم لی بینە و بڕن بۆ فیناڵ، ئەچین بۆ سیمی فیناڵ، دوایچین بۆ فیناڵ. ئەو مانچستەر سیتی بەریەوە ڤانتۆس کەوت و یاریەکانیش بە قووەتن تا ڕادەیەک. جا هیوادارم لە بیرتان نەچێت لایک و سەبسکرایب لە بیر مەکەن و کۆمنتەکانتان بنووسن با بڕۆینە ناو یاریەکە و زۆر درێژی پێنین. با بڕۆین ئەمە یاریەکەی سوپەرکوپە سیمی فیناڵ 5 دقەیە و لینجێت دەری تاوە. با بڕێن داوای لەبر نەکەم جەماعەت تۆزێ تووشی هەڵامەت و ئەوەشتانە بووم سەرمان بووە. داوای لێبر نەکەم ئەگەر پژمێ شتێکم بۆ بێت و پێی نەزانم بیقرتێنم. ئەو کابرا نادەم ناوی چێ بەس لە زەخمە چێ بەفرێ بارێ ئای لەوی جەوە خۆشە. بەخێر بێن بۆ یاری نێوان ڕێڵ مەدرید و ڤالیسیا CF بازەم هەڵ نووسرا بوو. ئەوە خۆمان بزانم چاڵنجەکان ئەڵێ چی ڕێتینگەکە و لە 7.5 بەرزتر بێت و ئەویان نازانم چیە. والحاصل با دەست پێکەین بسم الله خۆیان بە ناوی تۆ. جا ئەو برادەرێژ نووسی بووی ئەوە جێمە گۆڕە هەوڵێم زۆر جێ نەگۆڕە خۆی هجوومەکە هەروایە ئەبێت زۆر جێ نەگۆڕێکسەر هجووم ببێ. ئەو بوو نەخاوە یو بە فرۆشتەیە. دەوڕۆدەی سەریع تۆزێ دەوێت لێیە وڵای جەماعەت نادام زۆر خاوە. دەیلی چەنە ئەی هاوار تۆپەکەم کەوتە قاز بە فیڕۆمیاوە. نەکەی نەکەی هەر گۆڵ نەکەن قەی ناکەن. کورە ئەو بەفرە بە جۆرێکە نایبینی گۆڵ نەبوو دیسانە و کۆڕنەوە. پێشکۆدەی ئەی هەوار دەرنەچووە گەر دەرەچوو بۆ ڕۆناڵدۆ. دەی وەڵای وتم لێی سەندووە. دایکێ بیکرێتەوە کوا و دیفاعانە بووە لێاتوە
Castillejo. He'll be delighted to have won the ball, having made that difficult challenge. باشا يخو ما نقينا. Superb defensive judgment. اي هوار وطوب بو افوتينن. من اغشي بوانا كريت. This could pose problems for the defenders. Toni Kroos. And now Ronaldo with teammates in support. Really زور زيرة كنوانيش. باساتا كان زور اقرن. opportunity in the wide area. دبيري دي. Thanks to that piece of defending. Rodrigo. هلينا هلينا. Still pushing for the goal that would put them ahead. دي but not- اخ. Well, thumped clear. الله يتم جوله. Real find themselves in a position of menace. دي هاي زور خلاوة. Not quite though. Yeah, very nearly, but the goalkeeper had it covered. It wasn't really a great effort. Gaia. Here's Kluivert. Cavani has eyes for جول goal. نابي. And باتشون he's جولك. able to tip it over the bar. شو كورنر بو. Let's see what they can do with this corner. Thumped clear. الدريكا. And support available. Superb block. Ronaldo. Federico Valverde. Possession. اي دنا عليه. باساتي زور فوتينن. The referee has given the advantage to Real Madrid. Cristiano Ronaldo. مجال كرو. A real opening now. وشون درينا لقاجي. Superb tackle. Mukhtar Diakabi. خاطسي شون بري. Takes aim. دي A wonderful گۆڵم بۆ chance. ناگریاوە نابێت 5.8 هەر زۆر کەمترە And ئەوە so جەم یەکەم the تاو first half story has been written. هەندامان نەوەڵزانەقەی ناکە ئەوە سێریگە ڕێکۆردم کردەوە دەیەڵا دەست پێکەن Second half in, and these two sides are locked together. Just can't really choose between them at the moment. Still level here, but the pressure escalating. دەی ئەی بژیت ئەی بژیتەوە گۆڵێ Got to say, it has سی پۆینتەکەی چۆن ڕێتینگەکەی بەزێت و یەکسل لە 5.8 چوو بە حەوت دەستان خۆش Well, here's the goal again, and what a wonderfully weighted pass. هاوا لە بندەسیوە بینێرەوەی Strikes it with such power. بژیت The keeper has no time to react. What a good finish. ئەوەش ڕاهێنەر So the match has restarted. 1-0 here. دەی Gaia. Well, the pass not finding its target. Hakimi. A fine block. Ronaldo. Real chance. ئەی بژیت بە ئەسیستی ڕۆناڵدۆ کەواتە حرەکەی کێ ڕۆناڵدۆ سوو ئەو مێندی ئەوەی ڤالڤێردی ئەو باشە بوو یەکجار ڕۆناڵدۆ نایە بووە ڕەسەن زۆر جوانە بێ Yeah,
here's the setup. Mama چۆن بوو Back heel, isn't it? While the movement in the box is ئەوەیە کە بجاکسەبوونەوە یەکە what a goal. بژیت ئەوە ڕۆشتیمە بەرامبەر بارشەلۆنە So the ball rolling again. 2-0 the score. نەمزانی و خاو هەڵیە Fulquier. He continues his run. Castillejo. Well, it's one pass after another. Cavani. Able to get a body in the way. گۆڕناڵە And it is substitution time. ڕۆناڵدۆ دا بەزی بە کەریم Not just from one side, but from both. Who's going to get on the end of it? ناکەی ئەوە خەریک گۆڵەکەن لەچۆ Counter-attack is on. Options available. Will they profit from this situation? بڕۆ خاوە بەرەوت خوا ئەی زۆر لار بوو Counter-attacking football. Just unfortunate that they didn't score. Well, had he scored, that would have ئەوە been ڤینیسۆ زاتە ناوە بۆ ڕۆدریگۆ some defensive attack was brilliant. بژیت Well, great news for Newcastle fans. The transfer has gone through. It is now official, Stuart. Well, at 30 million pounds, ئەگەتان لەو پاساتە بوو دەی لەو گۆڵەی ئەوە گۆڵە ئەوە گۆڵە ئەوە حرەکەی کێکە ئەوە کێ چی بوو هەی بژیت دەچوومەدم یەک ئەسیستم بە بکە و ئەوە گۆڵ ئەوە لە بینی ئەو دوو یێرزان و گۆڵچیشەوە ئەوە هاترێک This is looking rather comfortable for them. 3-0. Determined بەرانە defending. ڕۆچۆن پەلاماریەن Hugo Duro. ئەو بە حەوت و پۆینەوە بۆ ناوێ بەهەشت Looks as though they might be in just for a second or two. Another La Liga treat in store for you soon on EA TV. It's Real Madrid. ئای چی گۆڵ نەبوو هیچم شوت پاوەر کار نەچی کرد دە پاس بە خاو لێ هیلاک بوو هەستەکەم Well, let's see what they have in store for them on the break. A sloppy pass. دەلێی سەنەرۆ عیبە پاڵ بۆ چیەکەی Seconds are ticking away, and the home side in control. Stuart, what have you made of this? Well, what an excellent performance. چۆنەی فەوتێنێ و تۆپە جوانە Control for most of the game. Their movement, clever passing and energy have been a joy to watch. It's been a really good win for them. نایاڵێ کاکە نایزانین بەرەو کوێوە بیبەی A mouth-watering touch هەرێکی football کامیان لێ coming دەسەنێ up for you here on EA TV. It's Valencia against Atletico. لیە Perfect challenge. لی ناینا گۆڵ بوو 10 minutes to go then. Well, it would have been just Ai, how, that one. Gabriel. Vermeer. And the advantage accrues ئیمزای to the زەرمێ attacking side. ناتەم لە چ خولێگایە Castillejo. سوورم نەکە It's with Fulquier. Kluivert. Really important piece of last-ditch defending.
ابو كيلو توبا مودريتش. And that puts them in position. Well, it looked like a decent avenue of attack, but he couldn't keep himself onside. Well, he's just a bit too eager there. All well and good playing on the shoulder, but he just needs to bend his run to stay onside. ليا Well, adding up all the stoppages. لا تنفوتها وشون هنا ليا او Real دي Madrid سانو will فوتانيو maintain possession طاوو. and continues his run. And اي that's it. بجيت Official now. او هاتريكيش ما قد جماعة بعد خوبا قوار جرين. Yeah, it doesn't come much easier than that, does it? I thought they played well, and it was an excellent overall performance, particularly going forward. They'll certainly be confident going into the next باشترين round. ياريا قبل بو فينالي سوبر كوب. او تا ريتين يكي هشتو پوين دو زور باش بو. Every reason to believe. الله لو شنانه زور جولاي كوا رونالدو زام رونالدو زور اويش زور اهد شوته دفاعيش زور تا رونالدو باشتر بول دو من الاباو اما نزور باش بون ابروينه دروا حالا پرن لخوشیه تاو زایکین یاریه که تری بود یاری که دوین جماعة دیاریه که تر برانبر برشلونه لفینال سوپر کوب استازه درنگه يعني فيديو كزور زور خياني جاي ودارم فيديو كتان بطل بتو لايك و سبسكرايب لبير ما كانوا تا فيديو يقدروا بارت يقدري فيفا 23 خواتان لقال هلا خوش يابن خوا حافظ.